بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست 2 ساڵ تێپەڕ دەبێت بە سەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان. سەرڕای فشارە ناوخۆیی و عێراقی و هەرێماتی و دەرەکیەکان لە 25 نۆی 2017 پرۆسەی ڕیفراندۆم ئەنجامدرا و دواتر چەندین دەرەنجامی بەدوای خۆی داهێنا. بۆ قسەکردن لە سەرمپرسە میوانداریەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆرە تافگە ئەحمەد، ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، هەروە لە هەولێرەوە سەعەد خالید وەزیری پێشووتری هەرێم بۆ کاروباری پەرلەمانمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. 2 ساڵ بە سەرانجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان تێپەڕ دەبێت. بەبێ زەمینە خۆشکردنی ناوخۆی و عێراقی و هەرێمەتی و نێودەوڵەتی لە مانگی حوزەیرانی 2017 حزبەکانی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بە بێ کۆمەڵی ئیسلامی و زوتنەوەی گۆڕان بڕیاریاندا لە 25 نۆ ڕیفراندۆم ئەنجام بدرێت. فيما يتعلق بالاستفتاء غير دستوري المحكمة الاتحادية سەرڕای فشارە ناوخۆیی و دەرەکیەکان ڕیفراندۆم ئەنجامدرا. لە سەدا 72 خەڵک بەشداریان تێدا کرد و لە سەدا 92.73 دەنگیان بەبەڵێ، لە سەدا 7 بەنەخێر دەنگیاندا. ڕاستەوخۆ دوای ئەنجامدانی ڕیفراندۆم فشارەکانی عێراق دەستی پێکرد و دواتریش کورد چەندین زیانی بەرکەوت. باهۆی ڕیفراندۆمەوە کورد لە سەدا 51 خاکەکەی لە پارێزگاکانی کەرکووک و نینەوە و سەلاحەددین و دیالە لەدەستدا. ئەمەش دوای ئەوەی با خوێنی نزیکەی 2000 پێشمەرگە ئەم ناوچانە کۆنتڕۆڵ کرابوون. لە ئەمان کاتیشدا فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان داخران. پێش ئەنجامدانی ڕیفراندۆم بەرپرسانی هەرێمدان وت خۆمان پارێزگاری لە کەرکووک دەکەین، کەچی 2 ساڵە خەڵکیان بەتەنیا جێهێشتووە. پێتان خۆشە دیسان بگەڕێنەوە بۆ سزادان، واز لە خەڵکی کوردستان بینن وەرن من سزا بدەن. لە ساڵیادی ڕیفراندۆمدا دانیشتوانی کورد لە ناوچە کێشەلەسەرەکان لە بارودۆخێکی خراپدان و پرۆسەی تاریب دەستی پێکردوێتەوە. باهۆی نزیکبوونەوەی سەرژمێریش لە ساڵی داهاتوو چارەنووسی ناوچەکانی مادەی 140 لە مەترسیدان. جگەلەوەش دەسەڵاتدارانی هەرێم دوای 2 ساڵ لە ڕیفراندۆم نەیانتوانیوە هیچ هەوڵێکی کردداری بۆ گێڕانەوەی پێشمەرگە و ئاساییکردنەوەی دۆخی ناوچە کێشەلەسەرەکان بدەن. ئەم ناوچانەش نەبوونەتە ئەولەویاتی گفتوگۆ لەگەڵ عێراقدا. لالایکی دیکەوە مەسعود بارزانی کە سەرکردایەتی ڕیفراندۆمی دەکرد پێش ڕیفراندۆم ڕایگەیان ناتوانن لەگەڵ بەغدا بژین. بەڵام ڕاستەوخۆ دوای ئەنجامدانی ڕیفراندۆم داوای کرد حەیدەر عەبادی دەرگای گفتوگۆیانی لێدا نەخات. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگۆ هەیە دەرگای حیوار دانەخەن. دوای سەرکردنی ڕیفراندۆمیش لە مانگی 11 ساڵی 2017 لەلایەن دادگای فیدرالی عێراق و هەنگاوەکانی پارتی وێچێتی بۆ گەڕانەوە بۆ بەغدا دەستی پێکرد. دوای گەڕانەوە بۆ بەغدا یەکەم کاری پارتی وێکێتی شەڕکردن بووە لە سەروەرگرتنی پۆستی سەرۆکۆماری عێراق. فواد حسێن وەزیری ئێستای دارایی عێراق کە پێشەرەندەمی ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم بوو کاندید بوو بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق. لەگەڵەوەشدا 2 ساڵ لەمەوبەر بەرپرسانی هەرێم لەگەڵ عێراق باسی ڕیفراندۆمیان دەکرد، بەڵام ئێستا باسەکە پرسی بوجە و نەوتە. باکورتەکەی لە دەوڵەتەوە هاتوونەتە سەرەوەی عێراق ڕازی بکەن ئەم ساڵیش نەوت تەسلیم نەکەن و بودجەش لە بەغداوە بنێرترێت. ئاوکات لە ساڵیادی ڕیفراندۆمدا پارتی وێکێتی لە بەریکارکردن بۆ دروستکردنی بنەماکانی دەوڵەت خەریکی تۆخکردنەوەی سنوورەکانی دوو ئیدارەیین. هەردوو پارتە دەسەڵاتدارەکە لە بەریکارکردن بۆ بەدامەزراواییکردنی دام و دەستگاکانی هەرێم و بنەبڕکردنی گەندەڵی و شەفافکردنی سەرچاوەکانی داهات سەرقاڵی چارەسەرکردنی کێشە حزبیەکانیانن. ساڵیادی ڕیفراندۆم لە کاتێکدا لە هەرێمی کوردستان دوای 27 ساڵ هەنگاوی کردداری بۆ دروستکردنی بنەماکانی بەدەوڵەتبوون نییە. تاکو ئێستاش نەتوانراوە هەرێم خاوەنی یەک هێزی چەکداری و حکوومەتێکی یەکگرت و ئابووریەکی بەهێز و هەمە چەشن بێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان دکتۆرە بەخێر بنگ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین چۆن لە ساڵیادی ڕیفراندۆم دەڕوانن چونکە لایەنەکان دەکیان پێیان وایە ڕۆژێکی نیشتیمانیە و دەبێت یادی بکرێت هەندێکیان پێیان وایە ڕۆژی شکستانێکیان پێیان وایە ڕۆژی سەرکەوتنە بۆ کورد. پێشەکی سپاس بۆ تۆ بۆ بینەرانی کەناڵەکەتان و بۆ ستافی کەناڵەکەتان. بێگومان ئێمە ئەگەر باسی پرۆسی ڕیفراندۆم بکەین ئەوە مافێکە کە هەموو میلەتێک حەقی خۆیەتی کەوا ڕیفراندۆم بکە بەڵام ئایا زمینە سازی کرابوو لەو کاتەیە کە ئەم ڕیفراندۆمە کراوە تا ئێمە ئەمڕۆ بڵێن بیکەین بە یادێکی نەتەوایەتی یاخود بیکەین بە یادێکی مێژویی بەعکسەوانە پێچەوانەکەی لە هەرێمی کوردستاندا ڕوویدا یەکێک لەو هەموو گرنگانی ئێمە لە ساڵ پەنجاوێکی خاکی کوردستانمان لەدەستدا گەڕینەوەی بۆ ساڵی هەفتا کە حکومێکی زیاتیمان وەرگرت بوو لێمە لە هەرێمی کوردستان لە ساڵی هەفتاوانی وەکو سەربەخۆیە حکومێکی زیاتی وەرگرت بوو هیچ جیاوازیەک نبینیم لە بینی هەرێمی کوردستان کە ئێستا هەرێم و لەگەڵ حکومە زیاتی کە هەمان بۆ لەوە پێشە یعنی بەڕاستی ئێمەیان گەڕانەوە بۆ ئەو خاڵە گەڕینەوە بۆ ئەو خاڵی کە تۆ ئێمە هەموو بەهەدەردانی شەهیدانی هەرێمی کوردستان ئایا چەند کەس شەهید بووە لە کەرکووکە کەرکووک لە دەزیرا ناوچە دابڕانراوەکان لە دەزیرا کۆمەڵی شوێنی تر لە دەزیرا قودسێتی کورد لە دەزیرا بەعکسەوانەیە ئێمە نابێ یادی بکەینەوانی ئەبێ بین بەحاسەبە بکەین ئەبێ دادگایی بکەین دادگایی ئەو کەسانە بکەین کە ئەم میلەتیان بەم ڕێچکە هەڵەیە بردووە چکە تۆ کاتێک تۆ خۆت ڕفراندۆم نابێ بکرێ بە حیزبی کە حیزبەکان کردیان کەواتە هیچ یعنی کاتێک کە تۆ ڕفراندۆم یەکێگەڵێ بۆ سەربەخۆیی نییە یەکێگەڵێ بۆ ئەمری واقعی نییە یەکێگەڵێ بۆ ئەوە نییە کە سنووردانیم ئەی بۆ چیتە من نازانم یعنی ڕفراندۆمێک کە تۆ سنوور دانێت کە تۆ نەتوانی بکەیت بە ئەمری واقع نەتوانیت کە داوای سەربەخۆیی بکەیت ئەی کەواتە ڕفراندۆم بۆچیەکەیت خۆ ئێمە 2005 هەر تقریبا شوبە ڕفراندۆمێک کرا بۆ وانێ و بەو شێوازەی کە ئێمە چۆن میلەتی کوردیان بە دەردێکا بردووە کە لە قەزەی کورد بە عکسەوە ڕیفراندۆم بردیەوە دواوانێ بوونەوە ڕۆژێکی مێژووی نییە نەخێن مێژووی نییە باکسەوانە ئەگەر هەر کەسێک بە مێژووی دانێ بێنە جارێت تاوانبارەکان باڵێت بێت ماڵە شەیدەکان بەسەرکاتەوانی خوێنی و شەیدانە بە هەدەر ڕۆشتووە کێ مەحاسەبەی ئەواناکە کە ئەم هەموو شەیدەیرا ئەم هەموو پێشمەرگەی لە کەرکووک و لە شوێنەکانی ترا شەهید بووە یعنی یا مناڵی فەقیر و هەژار لەلایەن نرخی نییە لەوا چێ لە هەرێمی کوردستانە مناڵی هەژار کە شەهید دەبێ هیچ نرخێکی نەبێت لە لای دەسەڵاتداران سبەی پەرلەمان یادی دەکاتەوە پێت باش نیە پەرلەمانی کوردستان یادی بکاتەوە ینی بەڕاستی پەرلەمان جێگای یادکردنەوە نییە جێگای هیتافکێشان نییە جێگای شعارات نییە پەرلەمان دوو ئیشی هەیە ڕقابە و یاسادانان فەرمو پەرلەمانی کوردستان فەسڵێکی تەشریعی بە کاملەن وەرزێکی کاملی بردو یەک یاسان پێ بڵێ لە خزمەت هەرێمی کوردستان بێت یاسای چاکسازیەکە کووە یاسای تەقاعودیەکەت کووە کە لە ئەوەی حکومەت هەرێمی کوردستان دروست بووە تەقاعودی پارەی لە خەڵک لە تەقاعودیە سنەوانێ و بەحسا بەڵێن یاساکە دانی کووە یاساکە و کەواتە تو هاتووی ئەو یاسانە بە بەرگی حسابە سیاسیەکان کردو یاسای سەرۆکایەتی بۆ کردن بۆی سەرۆکی هەرێم گەڕێنیتەوە یاسای پارێزگاکانی بۆ کردن بۆ ئەوەی کەوا پارێزگاکە دانیتەوانێ یاسا کۆمەڵی یاسات کردو بۆ حیزبیە یاسات نەهێناوە بڵێن بۆ بەرژەوەندی خەڵکو و بۆ موچەی خەڵکو کامەیە پاشەکەوتی کەم یاسایان دەرکرد بۆ پاشەکەوتی موچە سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەرز لەسەرەوە قسە دەکەین چونکە هەموو کاری دڵێن کاتەکە گونجاونی ڕەنگە خەڵک بڵێن کاتی گونجاو کێی بۆ سەربەخۆی کوردەکەرێن وڵات دواتر کاک سازۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیش دەمەوێت سەرنجی بەڕێزش بزان بەسەر ساڵیادی ڕیفراندۆم و چۆن مامەڵەی لەگەڵا بکرێەوە دوایش قسە لەسەر دەرەنجامەکانیشی دەکەین. بەڕێسەرەتا سوپاس بۆ ئێوە سڵاو بۆ سەرجەم بینەران بیسەران و سڵاوم بۆ میوانی بەڕێستان دکتۆرە تافگا زۆر سوپاس دیارە ئەگەر قسە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم بکەین جگە لەوەی کە بە پێی بەڵگەنامە نێودەوڵەتیەکان مافێکی سەرەتایی هەموو ملەتێکە بە پێ ئەو وەسیقانە هەر دەرفەتێک خۆی بە گونجاوی بزانیان بۆی بڕەخسێ بڕیار لە چارەنووسی خۆی بدا بەڵام دیارە خۆتان نەزانن لە 100 ساڵی ڕابردوو طبیعی ئەم دەرفەتە بۆ گەلی کوردستان نهاتۆتە پێش وێمە ئەگەر بە تەحدید قسە لەسەر مەسەلەی ڕیفراندۆمی 2 ساڵ لەمەوبەر بکەین من پێم وایە ڕیفراندۆم جگە لەو مافە بەڵام نەتیجە بوو هۆکارەکەی کۆمەڵێ شتی تر بوو
بەتایبەتیش ئەو سیاسەتەی کە حکوومەتی ئیتیحادی گرتیە بەر بەداخەوە تەراجعاتی زۆر گەورە هەبوو لە دەستوری عێراق و ئەو عێراق نوێیە کە هەموو پێکاتەکان دەنجیان بۆدا بە کوردیشەوە نەیتوانی دەستەبەری مافەکانی هەموو پێکاتەکان بکە. خۆتان بینیتان لە ناوچەی سونی نشین شیعە لە خلالی عەفو داعش لە خلالی چەند سەعاتێک توانی هەموو ئەو ناوچانە بگری لەبەرەوەی خەڵک هێزەکانی عێراقی بە بەهێزی داگیر کرد دەزانی پێشوازی لە داعش کرد و لە بەرامبەر کوردستانیش خۆتان نەزانن یعنی ئێمە ئەگەر لێرە و لەوێش گلەیمان هەبی لەسەر ئەدای حکوومەت حکومڕانێتی خراپ لە چەند ساڵی ڕابردوو بەڵام ئەو سیاسەتەی دەوڵەتی ئیتیحادی سیاسەتێکی زۆر زاڵمانە و دەرحەق بە خەڵکی کوردستان و تەنانەت گەیشتە ئەوەی کە عقوبەی هەموو خەڵک بدا و موچە و قوتی خەڵک ببڕی. بۆیە بە بڕوای من ئەم سیاسەتە وای کرد سەرکردایەتی سیاسی لە هەرێمی کوردستان و زۆربەی هێزولایەنە سیاسیەکان بێئومێد ببن لە حکوومەتی ئیتیحادی و هەموو ئەو کێشە هەڵپەسێردراوانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەبوو نەک هەرنیەتی باش نەبوو بۆ چارەسەرکردن وەکو باسم کرد ئەوان ینی پەنایان بردە بەرامبەر هەندێک سیاسەتی زۆر ترسناک تەنانەت لە پەرلەمان ئەگەر لە بیرتان مابی مەبەستم لە مەجلیسی نوابی عێراقی لە دوسێ ساڵی ئەخیر ئەوان هەوڵیانەدا بە ئەکسەریەت بەشێکی زۆر لە یاساکان بڕوێنن. بۆیە ئەمە ئێرەی ناچار کرد بە بڕوای من کە بیر لەم خەیارە بکاتەوە و خەڵک ئینتیمای بەڕاستی بۆ ئەو عێراقا نەما کە هەمومان ئومێدی گەورەمان لەسەر بینا کرد بوو و طبیعی ئەوە بوو بە بڕیاری زۆربەی هێزە سیاسیەکان ئەم ڕۆژە دیاری کرا و بەڵێ بەڕێزت بە ڕۆژێکی مێژووی دەزانی بۆ خەڵکی کوردستان توکاندێکیان پێیان وایە ڕۆژێکی مەسەلەن سەرکەوتنێکیان پێیان شکستە یاخود مەسەلەن هیچ سوودێکی هەبوو ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ خەڵکی کوردستان ئەگەر سوودیە وڵێن سوودەکەی چی بوو؟ من قسەم لەسەر نەتیجەکەی نییە قسەم لەسەر سوودی نییە بەڵام ئێمە حقیقەتێک هەیە دەبێت ئەم حقیقەتە دام پێدا بنێ جا حتا ئەگەر هەندێک لایەن مخالیفی ئەنجامدانی ئەم پرۆسەیەش بوو من بەڵام خۆت لە بیدایەتی بەرنامەکە باس کرد 1970 خەڵکی کوردستان دەنجی بە بەڵێدا و من پێم وایە دەنگدانی بەڵێ خەڵکی کوردستان بە ئیرادەی خۆی بوو و لەم 1992 بە بەڵێ دەنجیدا ینی تا ئێستا لە دوای ڕاپەڕین لە هیچ پرۆسەیەکی دیموکراسی ئەم نسبەیە خەڵک بە جۆش و خرۆشەوە ناتۆتە سەر سندوقەکانی دەنگدان بۆیە ئەمە خەڵکی کوردستان پێی وابوو دەرفەتێکی بۆ هاتۆتە پێش و دەبێ بڕیار لە چارەنووسی خۆی بدا ئەم بڕیارە دەبێ بەڕاستی نەک بۆ ئێمە وەکو خەڵکی کوردستان تەنانەت مەفرۆز بوو لەسەر ئاستی ئەقلیمی و دەوریش ڕێز لە ئیرادەی گەلی کوردستان بگیرێ و من پێم وایە لەگەڵ هەموو جیاوازیەکانیش بەڵام ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە و من قسەم لەسەر دەرەنجام نییە بە تاکید ئێمە لەسەرم مەسەلەیە عقوبە دراین و من پێم وایە هەموو شتەکانیش بەوە نەبەستینەوە یعنی ئەگەر وردە وردە بچینە ناو گفتوگۆکان من قسە دەکەم لەسەرەوە حتا مەسەلەی کەرکووک باقی ناوچەکانی تر باوەڕتان هەبێ و دڵنیابن حکوومەتی ئیتیحادی بە تایبەتی حەشتی شعبی بەرنامەیان هەبوو کە ئەو ناوچانە هەمووی بە شەڕ وەرگرنەوە لە هەرێمی کوردستان و هەموو ئەو ناوچانەی کە بە خوێنی پێشمەرگا ئازاد کرابوو ئەوان خۆتان نەزانن حتا حەویجەیان خستە دوای مووسڵ بۆ ڕزگارکردنی بۆ ئەوەی لەوێ هەموو هێزەکەیان کۆ بکەنەوە وە فشار بکەن ئەگەر کورد بە مفاوەزات بەڵێ بەس لە سەبارەت بە ئەنجام ینی ئەگەر ڕیفراندۆم ئەنجامی ینی کاربانجامەکانی نەکرێت ینی دەبووای ئەنجام بدرابرای یاخود ئێستا نازانرێت نەتیجەکەی مەسەلەن چی بوو ینی بۆچی بەکاربێنرێت قوربان طبیعی ئەو کاتێک کە ڕێفراندۆمیش ئەنجام درا ئەگەر جەنابەت لە بیرت مابی کەس باسی ئەوەی نەکرد ڕۆژی دواتر ئێمە ئیعلانی دەوڵەتی سەربەخۆی کوردستانەکەین چونکە ئێمە لەگەڵ عێراق کۆمەڵی کێشەی تاریخی جوگرافی
زۆر دوور و درێژمان هەیە کە لە دوای عێراقی ینی مەبەستم لە دوای اتفاقی سایکس-بیکۆ و تەقسیمی منتیقەکە و کێشانە هەیە ئەمە بە تاکید ئاسان نەبوو بەڵام ئەوە ینی بە بڕوای من کارتێک بوو هەم لە بەرامبەر عێراق شارێکی باش بوو و هەم دەرفەتێکی بۆی خەڵکی کوردستان لە محەتەیەک کە بۆ خۆی بە گونجاوی دەزانی بڕیار لە چارەنووس و ئیرادەی خۆی بدا. بەڵێ بەڵام نەتیجەکەی ینی سوودەکەی چی بوو بە کورتی بۆ خەڵک؟ من پێم وایە شەرت نییە ئێمە دەرەنجامی ڕێفراندۆم و سوودەکانی ئێستا بچنینەوە بەرهەمەکەی بەڵام ئەمە گرنگ بوو بۆ هەموو دنیا لەبەرەوەی کورد خۆتان نەزانن نەتەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتەوەیەکی گەورەیە خاوەن نیشتیمانە کەلتورە زمانە هەموو مقاوماتی نەتەوەی تێدا هەیە و تا ئێستا داگیرکەران و دوژمنانی کوردستان نیان هێڵاوە بە مافەکانی خۆیان بگەن و من دیسان تاکی دەکەمەوە ئەو هەنگاوی کورد کە نای ئەگەر حتا بمانتوانی با دەوڵەتیش پێ دروست بکەین من پێم وایە سەبەبەکەی تەهمیشی ینی ئەو سیاسەتە بوو کە لە بەغدا تەهمیشی کوردی کرد ئەمە وای کرد کە کورد بە ناچاری پەنابا بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی ئاوا. سپاس دەکەین دکتۆرە گەورەم وڵای بەڕێز سەبارەت بە کاتەکەش کەوتن نەگونجاوە بەڵام سەبارەت بۆش کە زۆر جار پرسیارەوە دەکرێت کاک سعدیش باسی کرد لەوەی کە ئەگەر ڕێفراندۆم نەکرابە ئێمە گەرکووکە و ناوچانەمان لە دەستدا یاخود نەخێر حکوومەتی عێراقی بۆ نمونە بەرنامە هەیە بۆ گەر ڕێفراندۆمیشمان نەکرد بە ئێمە و ناوچانەمان ئێمە کاتێککە تۆ ینی بۆ ئەڵێم کاتەکەی نەگونجاو بووە چونکە تۆ کاتێک کە بەرنامەجێک استراتیجێتێکدا ئەنێیت بۆ مەسیری و چارەنووسی ملەتێک کۆمەڵێک بنەما دەبێ هەبێس ڕێفراندۆم بۆ سربەخۆییە بەڵام تۆ کە هیچ مقاوماتێک نەبێت بۆ دروستبوونی دەوڵەت بۆ دروستبوونی ئەو سربەخۆیی کە هەموو یعنی کاڵی کوێر چیەوێت چاوێکی ساغی ئەوێت هەموو کەسێک تاچێکی ئەم کوردە حەزی لە دەوڵەتی کوردیە بەڵام تۆ کە ئەحزابێکی سیاسی بیت ئەمە قۆڕخکەی بۆ ئەوەی دەسەڵاتی خۆت بێڵیتەوانێ نەخێر هیچ ئەندە کاتەکەی لە گونجاونێت تۆ کاتێک نەتوانێت موچەی خەڵک بیت قەرزارێکی زۆرت هەبێت یعنی هیچ دەوڵەتێک لە وڵاتەکانی دەرەوانی ناوەکی ینی ئێمە جزئێکی بوون لە عێراق تۆ وایە پرۆسەکە پێش هەر هەموو شتێک لەگەڵ عێراق اتفاقێکی سیاسیت بکردایە کە موافقەتی ڕێفراندۆمەکە دووەر بگرتایە تا من نەتیجەکەی دوایی بۆ هەڵنەوەشێتەوانی یاخود بۆم سەر نەکرێت لە محکەمەی اتحادیە تۆ بەهاتی موافقاتی دەوڵەتی نێودەوڵەتی دووەرگرتایە یعنی ئەمریکا هاواری کرد بەریتانیا هاواری کرد هەموو دەوڵەتەکان هاواریان کردوتیان نا کەواتە ئەمانە هیچی چی بۆوانە هیچی لە کاتێکی گونجاوان نەبوو لە کاتێکا کە تۆ ڕێفراندۆمەکەی 22 میلیارد دلار قەرزاریت لە کاتێکا تۆ ڕێفراندۆمە دەکرد موچەی 6 مانگ و 7 مانگ بوون ڕبع موچە دەیا بە خەڵک یعنی کەواتە تۆ تەمسیلیەکە دەکرد بۆ ئەوەی کەوا بیتەوە بە قۆت بیتەوە ناو ساحەی مەیدانی یاریت بە چارەنووسی خەڵک کرد یاریت بە خوێنی شەهیدان کرد تۆ یاری بە چارەنووسی خەڵک ڕێفراندۆم بە معنای کەلیمەی ڕێفراندۆم من کاتێ بۆی ئەەکەم یعنی مقاوماتەکانی دەوڵەتم هەبێ مقاوماتی دەوڵەت یعنی ئابوووریکی سربەخۆ ئەبێ ئابوووریەکەم هەبێ احتیاتێکم هەبێ کە بیتوانایە 6 مانگ بەلایانی کەمەوە هەر دەوڵەتێک هەر شوێنێک هەر کەسێک بێوێتکەوا ڕێفراندۆمی بکات و بێ سەربەخۆیی بکە ئەبێت موچەی 6 مانگی مۆزەفینەکەی هەبێ ئەبێ باری کوشت و کاڵیەکەی لەبار بێ بۆ ئەوەی کە خەڵکە بکە بژێنێ ئەبێ پیشەسازیەکەی لە ئارایە بێت بتوانێت کەوا خەڵک بژێنێ نەک نەهامەتی و قەیران و برسێتی و شەهیدبوونی مناڵی فەقیر و هەژار بێت ئەمە دەرەنجامی ڕێفراندۆمە من بەش بە حاڵی خۆم ئەگەر دەجاری تریش بێت ڕێفراندۆم بێ بۆ ئەمانەی کە بە ئەحزابی سیاسی بیکەن بە منت بەسەرمانەوانێ نەخێر ڕێفراندۆم نامەوێت نامێت ڕێفراندۆن ئابە و شێوازە بێ چونکە تۆ ڕێفراندۆمێک کە ببێتە دوای ڕێفراندۆن هاتوونەتە ناو قودی هەموو خەڵکەوە وەڵا ئێستا تەنانەت دەرەنجامەکەی ئەم حکوومەتەیە کە دروست بووە ئەم حکوومەتە عسکەرتاری کە دروست بووە وایە لێ هاتوونەتە ناو هەموو ماڵێکەوانی کۆمەڵاتیشان هەڵۆشاندووە ئەمە دەرەنجامی ڕێفراندۆمە سوودێکی نەبوو هیچ سوودێکی نەبوو لە ماڵوێرانی زیاتر مەسەلەی کەرکووک یعنی کە ماڵی ئەمانەمان لە دەسە ئەگەر توافقێکی سیاسی ژێربەژێر نەبوو بێتەوانێ بۆ ڕزگاربوونی ئەوەی کە خۆت ئینسیحاب بکەیتەوانێ و عەتفی کورد ڕاکێشی نەخێر کەرکووک بەو شێوازە لێ نابووە پێشمەرگە هەتا ئاخر دەقل لە سەنگەرا بووە پێشمەرگە ئازایە پێشمەرگە سمبولی هەموو کوردستانە هی تۆ نییە
تۆ پێ دووتووە سەحب بەرەوە دواوانە ئەگەر ڕفراندۆم نەکرایە پێشبەرگە دیفاعیە کرد ئەگەر ڕفراندۆم نەکرایە چونکە بۆ ئەو کاتە هەموو دەوڵەتانی تر بە ئەمریکاشەوانێ پاڵپشتی پێشمەرگە بۆ نیانە هێش ئەو خاڵە سنووریانی کە خدۆ حدودی پێشمەرگەی تیا بۆ لە دەستمان نایە. باشە بەس ئێستا بۆی ناخۆکی ناوخۆی یاخۆ بۆی ڕفراندۆمەوە ناوچەکانمان لە دەستدا بۆەوەی کە عێراق هەرویستی عێراق ویستی نەبوو کە ڕفراندۆمیش نەکرێ و ناوچانە باشتر ڕوەبگرێتەوە بیستی ویستایە عێراق نەیەتوانیت ئەزانی بۆچێ نێتوانی چونکە ئێمە پاڵپشتی دەوڵەتیمان هەبوو بۆ پارێزکارکردن لە سنووریەکان لەو خاڵە سنووریانە کە هەبووە پارێزگاری هەبووە لە کەرکووکە پارێزگاری هەبووە لە پێشمەرگەیە بەڵام تۆ لە حاڵەتێکە کە بە قسەی هیچ دەوڵەتێک نەکە ڕفراندۆمەکەی خۆت کرد ئەیش پشتی تێکردی توانێ دەرەنجامەکەی بوو بەچی یعنی بە هەزاران پێشمەرگە شەهید کرا بە هەزاران کەس لە ماڵەوانێ ئێستا ئیفلیجە یاخود دەستێکی لە دەستزاوە قاچێکی لە دەستزاوە بەهۆی ئەم شەڕی کە تۆ کردێ کەواتە عێراق ئەگەر هەدەفی هەبوو بێتیش کە کەرکووک و ناوچەکانی تر بخاتۆ ژێر دەسەڵاتی خۆی نێتوانی چونکە ئەو کاتە هەم هیچ پێشمەرگەی لە سنگەرەکەی خۆی هەڵاسا هەتا یا بکوژدا هەر هەمومانە بووین بە پێشمەرگە هەر هەموو کوردی تاکیی ئەم کووردا بوو بە پێشمەرگە و پاڵپشتی پێشمەرگە دیفاعمان لە کەرکووکە کرد کەرکووک بە خوێن وەرگیراوە ئێمە بەڵام بە بەلاشی ئەمانەوە دەستەوە ئەوە دەرەنجامەکەی ڕفراندۆم وانە ئیتر بۆچی ئەبێ بیکەین بە ڕۆژێکی مێژووی و نەتەوایەتی بڕۆن بە دایکی شەهیدێ بڵێ ئەم ڕۆژە ڕۆژی نەتەوایەتیە ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە نەخێر ڕۆژێکی مێژووی نییە هەچی ئەوەشی کە لە ساڵەکانی کە کورد لە سەرەتای دروستبوونیە بە هەموو ئەحزابە سیاسیەکانەوانە لە 25 نوێ لە دەستیانداوە ئەمە واقعەکە ئێمە بێ لە ئەمری واقع قسە بکەین من نایم شعر بۆ خەڵک بڵێم نامێ شعر و پەخشان بۆ خەڵک بڵێم بکا بەم شێوازە بۆ من ناڵم عێراق ئەگەر لە خەیاڵی شیا بواە بە خوێنی پێشمەرگە بە خوێنی من و تۆ ئەپارێزرا کەرکووک گەخەتۆنێ ناهاتە پێشەوانێ ئیتر پێویست ناکات بڵێن ئەم گاڵتە بازاڕیە و ئەم شتانە بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین و من دووبارەیەکەمەوانێ ئەگەر نەگر لە ئێستاوە دەجاری ترژ ڕفراندۆم ئەمە حزابە سیاسیانە بیکەمەوانێ تەمە ناکەم خەڵکی کوردستان لە شوێنی تریش هەر حیزبی سیاسی ناکەی کێ دەیکە ئەخ بنەماڵە نا ئەخر قەیناکە ئەحزابێکی سیاسی بەڵام بە مەرجێک ئەو حیزبە سیاسیە دەرەنجامەکەشی قبول بێت نەک لەوەی کە لە دوای دەرەنجامەکەیوانی هەر هەمووی بەلاشا و ڕای کرد بۆ بەغا داوا لە عبادی بکرێ مقابلەیان بکرێ داوا لە عبادی بکرێ دەرگای گفتوگۆ بکاتەوە داوا لە عبادی بکرێ موچەی خەڵکی هەرێمی کوردستان کەواتە تۆ هاتووین مەسیری هەرێمی کوردستانی خستە بەر لەعبەیەکی سیاسی یعنی تۆ هێنات یاریت بە مقدراتی خەڵکی کوردستان کرد نەوەیەک هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە خوێنی شەهیدان کرا بەڵام تۆ هێناتە چیت پێکرد گاڵتەت پێکرد گاڵتە جاری بوو ئەسڵەن ئەوەی کە ئەمان کردیان مەفروزە دادگایی بکرێن مەفروزە گەل بێ دادگایی بکرێن مەفروزە ئەو دایکی شەهیدانە بێنە سەر جادەکە و داوای دادگایی لەمانە بکەن کە چیە سەبەبی ڕفراندۆمەکە بووە چیە سەبەبی کوشتنی مناڵەکانتان بۆ شەهیدکردنی مناڵەکانتان زۆر شەهیدماندا لە دەرەنجامی ڕفراندۆمە بەڵێ وەرە سەرژمێرکەن سەرژمێرکەن کە هەمووی شاراوەیە وەرە سەرژمێرکەن ئەو کاتی کە بەدەبابە کە حەشدی شعبی هاتە ناو کەرکووکەوانە کۆمەڵە پێشمەرگە هەڕاڵە سا لە سەنگەرەکەیە کە باز ناکرێ کە بەسەریان ناڕۆشتووە هەر باسیش نەکراوە کە ئەمانە شەهیدن ئەی چێن ئەمانە ئەی تۆ وەرە بچۆ ئەم ماڵانە بەسەرکەرە وەرە داوای حەقی ئەمانە بەرەوانێ مێ باسی شتێکم بۆ بکە کە بتێ بە شیعار من مێژوو بە شیعار نانووسرێتەوانێ خەبات شیعار نییە ئێمە لە خەبات و لەمانە ڕۆژێ ئەمری واقعمان هەیە ئەمڕۆ ئەمری واقع خەباتی شار نییە بێن بە حماسێک لە ڕادیۆیەکەوانێ بۆ خەڵک خەرێمی کوردستان بێن بەسەر جادە سپاسم کاک سعید گەرم و لای بەڕێزت سەبارەت بە لەدەستدانی ئەو ناوچانە ینی پێ دوایە هیچ چەنگاوێکی کردداری ژنراوە بۆی کێمە نیوەی خاکەکە وەربگرینەوە یاخود بەڕێزت ینی هاوڕان نەبووی لەگەڵەوەی کە ئەمە ئەگەر ڕیفراندۆمیش نەکرا بە ئەم ناوچانەمان هەر لە دەست دەدات طبيعي من باسم کرد من پێم وایە ڕێفراندۆم بۆ ئەوان زەریعەیەکی باش بوو یەک دووش وای کرد کە وڵاتانی ئیقلیمیش بێنە سەرخەت و طبیعی زلهێزەکانی دنیاش ئەوانەی کە ڕۆڵیان هەیە لە ڕسمی سیاسەتی منتیقەکە ئەوانیش زۆرێک لە زەوی ئەخزەر بدەن چاوپۆشی لێ بکەن لەوەی کە ئەوان ئەو هێرشیان کردە سەر کەرکووک و باقی منتیقەکانی تر بەڵام من پێم وایە دیسان تاکی دەکەمەوە دەوڵەتی عێراق قەت ئەوەی پێهەزم نەدەکرا کە ئەو ناوچانەی کە ناوچەی مادەی 140 پێشمەرگە لە شەڕی داعش بە خوێنی خۆی ڕزگاری کردبوو ئەم ناوچانە
زۆرە یعنی ببێتەوە ئەمری واقع لە چارەسەرکردنی منطقە بابرن ناکۆچی لە سەرەکان بەڵام بەتەکیید ئەگەر ینی ڕیفراندۆم نەبا احتیمالە وەزعەکە بە زۆرێکی تر دەبوو ئینسان ئەو کاتە نازانی مقاومەی هێزی پێشمەرگە چۆنە بوو ئەو کاتە ئینسان نەیدەزانی 16 ئۆکتۆبەرش کە دروست دەبوو یان نایانی ئەو مەسەلانە هەمووی قابلینن بەڵام لە هەموو حاڵەتێک من پێم وایەوە تەقدیراتی زۆر خەڵکیش ئەوەیەوە بە فعلی جواب بووە کە حکوومەتی ئیتیحادی بەرنامەی هەبوو هەموو ئەو ناوچانە ئەگەر بەدانووسان بتوانێت لە حکوومەتی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی بسەنتەوە ئەگەر نا بە شەڕ دەریان بکە. بەڵێ سەبارەت بە مەسەن لە زدانی و ناوچانە کە بەڕێز پێشتر وەزیری هەرێمیش بووی پێشووتر لە بۆ کاروباری پەرلەمان پێ دوای دەبوو پەرلەمان ئەو مەسەلە یەکلا کردبایەوە چونکە مەسەلەن لە ناو هەردوو هێزەکەیان بە خیانەت ئەوی تریان بە خیانەت تۆمەتبار دەکرێت لە زدانی کەرکووک هەیە مەسەلەن مەخمور هەیە شنگال هەیە ئەین دەبووە لیژنەیەکی لە پەرلەمانی کوردستان ئەم پرسانە یەکلا کردبا یاخود داواکاری گشتی مەسەلە یەکلا کردباوە. طبیعی کێشەی ئەو منطقانە خۆت دەزانی کێشەیەکی ینی مزمینە بە تایبەتیش لە دوای عێراقی نوێ ئەمە بە پێی دەستور و مادەیەکی دەستور طبیعی سەقفی زەمەنیشی هەبوو دەبووە هەر سێ قۆناغەکە لە ماوەی ئەم سەقفە زەمەنیە جێبەجێ بکرێ و چارەنووسی ئەم ناوچانە یەکلایی بکرێتەوە بەڵام خۆتان نەزانن عێراق مماتەڵەی کرد و مماتەڵەکردنەکەش ئەوەیە کە ئەوە دەرەخا بەڕاستی تا ئێستاش کۆمەڵی تیجاعاتی شۆڤێنی لە عێراق هەن کە نایانەوێ بە هیچ شەکلێک ئەو منطقانە بگەڕێتەوە بە تایبەتی مەسەلەی کەرکووک احتیمالە تۆزێ خصوصیەتی زیاتریش بووی لە باقی منطقەکانی تر یعنی کەرکووک دەتوانرێت ئینسان بیشوبهێنی وەکو کێشەی قودسە وەکو کێشەی قوبرسە ینی جیا لە شەئنێکی عێراقی حتا وڵاتانی ناوچەکەش قسەیان هەیە لەسەر چارەنووسی کەرکووک بۆیە ئەم کێشەیەکی زۆر ئاڵۆزە و بە بڕوای من ینی لە دوای ئەو هەنگاوە کە ئێمە نامان وەگەلی کوردستان نای نەیتوانی با بڵێن مەسەلەی بڕیاری ڕیفراندۆم دواتر هەنگاوی تری بە دوادابێ ئەوە بوو ئەو گەلە کۆمەچیە دەرحەق بە خەڵکی کوردستان کرا و ئێمەیان گەڕاندەوە ناوچەکانی پێشووتر من پێم وایە بەڵێ کە لە نێوە هەردوو هێزەکەی کوردستان لەسەر لە زدانی و ناوچانە یەکتری تۆمەتبار دەکەن پێ دوای دەبوو لیژنێک لە پەرلەمانی کوردستان ئەمە یەکلا کرد بەکێەوە کارە چۆن بوو لێپرسینەوەی کردبێ؟ واللهی خۆزگە چونکە ئەم مەسەلەیە خۆت دەزانی گفتوگۆی زۆری لەسەرەوە بە حەقیقات ئەوەی لە 16 ئۆکتۆبەر بوو خیانەت بە مانای کەلیمە و من پێم وایە حتا ئەگەر ئەوەی 16 ئۆکتۆبەر نەبا و هێزی پێشمەرگە طبیعی ڕوحیەتی بەرز بوو ئیستعدادی بەرز بوو کەرکووک ڕیفراندۆمی تێدا کرا بوو و ئەکسەریەتی خەڵکی کورد لە کەرکووک دەنجی بە بەڵێ ڕیفراندۆمدا و بۆیە من پێم وایە بە حەماس و ئیندیفاع و معنەویاتێکی زۆر هێزی پێشمەرگەی کوردستان دەیتوانی دیفاع لەو منطقانە بکاوە بە بڕوای من ئەگەر ئەحداسی 16 ئۆکتۆبەر نەبا دوور نەبوو شەڕێکی چەند ڕۆژە لەوێ بکرابە ئەو کاتە مەوقفی دنیاش گۆڕانکاری بەسەردا بەهاتبە بەڵام کە تۆ بۆ خۆت چۆڵت کرد و بەڵێ بەس پێ ئەوەی تر شەتری دووەم عەفو ئەوەی پرسیارەکەی جەنابەت خۆزگە طبیعی ئێمە پەرلەمانی کوردستان وەکو موەسسەسەیەکی نیشتیمانی ڕاستە وەکو خاتوو دکتۆرە باسی کرد ئەرچی ڕقابەیە ئەرچی ینی تەشریعی قەوانینە بەڵام خۆزگە لەو پرسانە بیتوانی بە قەزاوت بکە و لیژنەیەک دروست بوو بە ئەم لیژنەیە بێلایەنانە بیتوانی بە دوواداچوون بکە بۆ ئەوەی بگاتە حقیقەتی مەسەلەکە بەس کاک سعید پێ دوایانی ئەوکوتت 16 ئۆکتۆبەر خیانەتە مەبەست بەس کەرکووکە یاخود پێ دوایە بۆ ئەمە بۆ مەخمور و بۆ شنگال و ئەوانەش ڕاستە
کاکە هەموو ئەوانەی من پێم وایە گەر ئێستاش من جەنابەت پەرلەمانی کوردستان خەڵکێکی تر نەتوانین قەزاوت بکەین نەتوانین ئەو حکومە بدەین بەڵام من پێم وایە یعنی تاریخ ملەتی ئێمە ئەم مەسەلەیە لەبیر ناکە و من پێم وایە هەموو ئەوانەی کە دەستیان هەبووە بە جۆرێک لە جۆرەکان لەوەی کە ئەم مساومە گەورەیان کرد و ئەم ناوچانەیان بەدەستە بە تاکید ئۆباڵی هەموو ئەو شتانە دەکەوێتە ئەستۆی ئەوان و بەڵێ بەڵێ سپاس دەکەین کاکسایت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆرە بگەڕێم و لای بەڕێزت سەبارەت بووی کە پێشتر کەمێک باسیەوەت کرد کە ئەم ڕیفراندۆم بۆ شاردنەوەی شکست و گەندەڵی ناوخۆیی بوو. بۆچی ئێمە ناوێنین بۆچی ناوی بنین بۆ شاردنەوەی شکست بۆ ناوێنێ هەنگاوان بەرەو سەربەخۆی و ڕزگاربوون لە عێراق؟ ئێمە بەسەراحەت یعنی کە تۆ بتەوێت سەربەخۆ بیت وەکو باسی مقاومەتەکانی سەربەخۆیم کرد، باسی بوون بە دەوڵەتم کرد، ئەوانە پێویست ناکات دووبارەی بکەینەوەی و لەوانەیە گەر ئێستا ئەو لە مناڵێکی ئیبتیداییش کە مێژووە خوێنێتوانێ بزانێ مقاومەتی دەوڵەت چییە ئەگەر ئەحزابە سیاسیەکان نەیزانن. بەڵام ئەمە لەم کاتێ خوان شکستیان هێنابوو، شکستی حکوومەت هاتووە، شکستی ئەسڵ پەرلەمان لەو کاتەیە یعنی ئیشی ناکرد، پەرلەمان لە ماڵەوە بوو. بە حقیقەت یعنی ئەوە بوو هەمویان لە ماڵەوە بوون، پەرلەمان بەڵام ڕۆژێک پێش ڕیفراندۆم کارەکرایەوە بۆچی کارەکرایوانێ بۆ ئەو دەنگانە یعنی بەڕاستی ئەبواە ئەو یعنی ئەحداسی پەرلەمان وەکوتم ئیشی یعنی ڕقابە و تەشریعەکەی کرد، بەڵام ئەبێت تۆ بزانی کاتێ تەشریع بە بەرگی ئەحزاب ناکرێ. ئێمە لە کوردستانە پەرلەمانی کوردستان و ڕێزمەیە بۆ هەموو ئەندامەکانیان بە تەشریعەکان بە بەرگی ئەحزابە سیاسیەکانە. ئەمەش لەبەرەوەی کە کەمینە زۆری نییە، یعنی کەمینەکە چییە کات تۆ دەنگەڕات تۆ معارەزەش وە لەسەر. بەڵام دکتۆر بۆچی مەسەلەن ڕخنەوە دەگەن کاتێک کە ڕخنە ڕیفراندۆم دەگەن کاتێک کە دەگەڕێنەوە بۆ بەغداد دووبارە ڕخنەیان لێ دەگرێت. بۆ نمونەیەکی ینی بەسەراحەتەن دکتۆر فواد کە ئێستا وەزیری داراییە سەرۆکی ڕیفراندۆمەکە نەبوو؟ بەڵێ ئێوینی ڕفتاندۆمەکە وەفدی ڕیفراندۆمەکە
ئێمەکە بوو ئەی بۆ دوایی کە ڕۆشتیتە منافەسەوانی بۆ سەر و کۆمار خەریب ناخێر ئاسایی نییە ئێتۆ باشە لە حاڵەتێکاڵێ عێراق ینی هەموو ئیمتیازاتێکی لە کورد سنتۆتەوانی ئەموو عێراق بۆتە هۆی ئەوەی کەوا حساری خستە سەر میلەتی کورد ئەو عێراق وای کردو عێراق تا دەی 6 2014 هیچ حقوق بەدەر لە یاسا دەستور مادەی 140 ئەمانە نەبێتوانێ استحقاقاتی خەڵکی کوردستان وەکو بۆ قوتی خەڵکی یاوە یعنی بەڕاستی بڵێن لە بارەیەکی جوتیارە و لە بارەیەکی موچەوانێ لە بارەیەکی ئاوەدانکردنەوانێ هەرێمی کوردستان وەری گتۆ بە زیاوانێ ناڵێم قەزەی مێژوو سیاسی لا ئەبین لە ئەوەی کە من باسیەکەم بەڵام تۆ هەستی بیت جارێ بچی منافەساکەیت لەوێ ببن بە سەر و کۆمار چوتێتە منافەسی سەر و کۆمارەوانێ چوتێتە منافەسی وەزیرەکە و وەزیرەکە من بم وەزیرەکە تۆ بیت کەواتە تۆ یاریت بەگەڵی خۆ کرد یاریت بەو چارە نووسە کرد کە وتە ناگەڕێنەوە بۆ بەغا بەڵام بە دیلی ترمان نەبووە هەر ناوی بگەڕێنەوە بۆ بەغداد بڵێن باشە ئەگەڕێنەوە بۆ بەغا بەڵام تۆ بۆ ڕفراندۆمێگەکەی کەوات ئەم ئەوەی هەشی بۆ لە دەست داوە ئێمە قەزەی کورد پێش ڕفراندۆم لە قەزەی ئینسانیەوە چوو بۆ بابێکی سیاسیەوانە وڵاتان لە پشتمان بوون یعنی ئەگەر تۆ ئەمریکا مندوبی ئەمریکا قۆنسڵی ئەمریکا قۆنسڵی بەریتانیا لە هەر هەمووی داوا لە کورد بکات تەجیلیکە تۆ چۆن نتوانی بە ئەمریکا بڵێ بەدیلم بەرێ بەدیلت چییە تۆ ئەی تۆ خۆت بەدیلی چێ ئێستا بۆ خەڵک بۆ دایکی شەهیدان و بۆ ئەوەی کە ئەو کارە ساتەی کە کەرکووکە لە دەستا ئەی ئێمەش نابێ بە محاسبەی تۆ بکەین ئەمریکا بە تۆی وت بیوەستێنە باشە هەڵبەتە پاڵپشتە دەبوو هەڵبەتە یەک خاڵی نەحەشدی شعبی نەجێشی عراقینیان لەتوانی خاڵێکی سنووری بێن بەم دیوی کەرکووکە هەموو ئەو خاڵە ئەوانی کە لە دەستمان نابوو کە بەخێنی پێشبەرکە بەس بوو وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا بۆ کورد ینی پشتی پێ بەسترێت چکە باسی کۆمەڵێک شتی کردبوو ئەو کاتە لە نامەیەکە چەند ڕۆژێک پێش ڕیفراندۆم باسی ئەوەی کرد کاوکارێن دەمە ماوەی ساڵێکە لەگەڵ عێراق بۆ چارەسەکنی کێشان پەسێراوەکان و مادەست چل ئەزانی چۆنە ئێمە مانێمانەوێت هەموو کاتێک کە تۆ باسێکی ڕفراندۆمیا سەر بەخۆی کرد قەوماتەکانمان هیچەوە بەڵامە بێ خۆ مافەقاتێکیشم هەبوو بێ یعنی کەسێکە هاتبێت کۆمەڵی خاڵی بە توی بە گرنگ ئەڵێ پاڵپشتی دەکەم ماوەی ساڵێک بۆستە لەگەڵما ئەی باشە تۆ ئێمە مێژوومان هەمووی خوێناویە با ئەم ساڵش بۆستاینایە نەک بە هەدەر هەمووی بێنیتەوە سەر سفر لەبەرەوەی کە تۆ دەرکەویتەوە ساحی سیاسیەکە و حیزبەکەت بەرز بێتەوانێ ئەمە سەفقەیەکی ینی بەڕاستی فەسادی بوو سەفقەیەک بوو کەوان نەتەوە خاکە لە دەزا ئیتر پێویست ناکە بێن باشان و باگی خۆتان باش لەز ئێستا پێ دوای کەوت ئێستا کێشەی ئێمە لە کێشەیەکی مرۆڤایەتی بوو بە کێشێکی سیاسی ئێستا دوایەوە پاشەخشەمان کە پشتوانی نێودوڵەتیمان لە دەستدا ناودەوڵەتیمان لە دەستزاوە بەڵام بە چۆنی ئێستا دەوڵەتەکان بەس پشتمان بۆ چیەگرن ئەمریکا بەس پشتی کورد دەگرێتەوانێ ئەو بەشە بودجەیە لە عێراقەوە وەری بگرین لە غێری ئەوە زیاتر پاڵپشتی هیچ شتێکە ناکە چونکە خۆتۆ ئەمە لاساری نییە ئەمە دەوڵەتە ئەمە دروستبوونی ینی سربەخۆییەکە تۆ ناتوانیت ئەمە مناڵێکی لاسار نیت تۆ ئەسڵەن وەکو مناڵێکی لاسەر تەسەڕوفیان کرد لە ڕفراندۆمە ئەوانەی ڕفراندۆم چیەکان هەر هەمویان ئەوەی کە ئێستا ڕێزم هەیە بۆ کاک سعید بڵێ ئێمە لە 2005 بە ئیمزا کۆکردنەوە لە ساڵانەوە حوتی هەرێمی کوردستان هەموو مەقاومەتەکانمان تیا بوو هەموو مەقاومەتێک تیا بوو کە ئەو کاتە داوای سەربەخۆیی بکەین ئەو کاتە ئەینە شت ئەمریکا و هاوڵاتیەکان وتیان جارێک عێراق لە عینە کاتە چکە لە عێراق لە ڕوخانە بوو ئێمە هەڵماسانەوانێ بە دەستور و بە ئەوەی کە مشارەکەمان کردوانێ بەوەی کە شەڕیشی ئەو سونەمان لابرد و بەوەی کە ئاوەدانیمان خستەوە ئەوێوانێ بەڵام هاتینەوانێ ئەم لای خۆمان وێران کردیایە ئێ باشە ئەمانە کە تۆ ئەزانیت ئەرزێکی واقع لە بەردەمتایە بەڵام بۆ کاتێک ینی کاتەکە لەبار بوو ئەگەر بوونمەوە کاتی شەر لەگەڵ نەبووبوون ڕەنگە خەڵک پرسیار کە 2005 لەگەڵ نەبووەوە 2017 لەگەڵ نەبوون وڵاتانی تر ئەیکەی لەگەڵم بوون ئەزانی ئەو کاتە بۆ لەبار نەبوو یەک خاڵ بوو لەبەرەوەی کە عێراق زەعیف بوو عێراق لەو کاتیان موافقەتی نایتێ بەڵام هەموو مقاوماتێکی دەوڵەتی هەبوو لە کوردستانە بەس تۆ نەهاتی بیکەی بە ئەرزی واقع مجرد یعنی وەکو بڵێ ڕژنووسێک 2000 بوو لە 2005 بەرەمەکانی دەوڵەت تەبێ بەڵام لە 2007 لە 2005 لەبەرەوەی یەکەم شت ئینتیمای نەوتەوایەتی و وەتانیەت هەبوو لە هەموو کوردێکی ئەم خاکەیە بە بێجیاوازیکردنی ئەحزابی سیاسیەکانە دووەمیان ئێمە بەسەراحەت ئەو ڕوخانی اقتصادیە نەبوو کە لە هەرێمی کوردستان بوو ئێستا هەیە کوردستان هیچ قەرزێکی نەبوو کوردستان ئاوەدانی کردووە هەر بە داهاتی ناوخۆیشی خۆی ئەژیان بەدەر لەوەی کە بودجەی لە عێراقەوە بۆ بێت بەڵام ئێستا هەمووی پێچەوانە بۆ سپاس دەکەم کاک سعد گەڕێم و لای بەرز سەبارەت بە ئایندەی و ناوچە دابرێنراوەکان ناوچەکانی مادەی 140 پێ دوایە سەبوونەتە ئەولەویات لەگەڵ حکوومەتی عێراق یاخود بێنە ئەولەویات دوای 2 ساڵدا ڕێفراندۆم کە ئێستا ئێمە نەوەکو کورد نەتوانراوە پێشمەرگە بگرێتەوە ناوچانە
دۆخی ئەو ناوچانە ئاسایی بگرێتەوە کە ئێمە لە بەردەم پرۆسەی سەرژمێری و ئەنجامدانی هەڵبژاردننیە جوونی پارێزگاکانیش داین؟ وڵا خۆت دەزانی ینی دوای ئەوەی کە ئەم هەنگاوە هاویشترا و پرۆسەی ڕفراندۆم کراوە جارێکتر ئەم ناوچانە بە گەلە کۆمەچی وڵاتانی منتیقەکە و چاوپۆشی دنیا لە هێزی پێشمەرگەی کوردستان سەندراوە طبیعی هەرێمی کوردستان قیادەی سیاسی من پێم خۆشە ینی حتا جەنابی دکتۆرە تابگەش ینی ئێمە دوو شت لێک جیا بکەینەوە ئەگەر مۆزوعەکە قسەکردنە لەسەر دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەو دوو حزبە دەسەڵاتە بە تاکید منیش ڕەخنەی زۆرم هەیە ڕەخنەی جددیم هەیە و ئێمە قەت ڕازی نەبووینە لەو نەمەتەی کە حکومڕانێتی ئەو وڵاتەی پێکرا بەداخەوە بەڵام هەندێشت تۆ ناچاری ینی وەکو مەبەستم قەزیە نیشتیمانیەکە نەتەوەیەکە بەڕاستی مەفروزە ئینسان بە شێوەشتر سەیری بکە مەسەرەن گەڕانەوەی ئێرە بۆ مفاوەزات لەگەڵ بەغدا مەسەلەیەکی ناچاریە ینی بە دیاریش کەوت ینی حتا خۆ منیش تەمەنام دەکردەوەی دکتۆرە باسەکە کورد هەموو بنەماکانی دەوڵەتی هەبە لە ئابووری سەربەخۆ لە هێزێکی پێشمەرگەی تۆکمە لە تعبیەکی باشی ملەتەکە بوونی موەسەسات بوونی دام و دەستگا بەڵام باوەڕ بکەن هەموو ئەوانەشمان هەبە ڕاستیەک هەیە ینی ئیرادەی ملەتان کافی نییە بۆ ئەوەی نەخشەی با بڵێن نەخشە لە ناوچەیەکی هەستیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕی یعنی ئەوەی کەوا دەکا بەڕاستی یان ڕێگە دەدا جارێکتر ئەم نەخشەیە گۆڕانی بەسەردابێ ئللا جارێکی تر تەرتیبکردنەوەی وەسعی سیاسی منتیقەکەیە لەلایەن ئەو زلهێزانە بەڵام بە تاکید عاملی زاتیش فاکتەری زاتیش ڕۆڵی گرنگ و یەکلاکەرەوەی هەیە سەبارەت بە مەوزوعەکەی جەنابەت باست کرد بە تاکید مەفروزە لەم قۆناغا حکوومەتی نوێ کە حکوومەتی ئەو چەند لایەنەیە و هەمویان خۆیان خستە ژێر مەسئولیەتێک لە تەک ئەو کارنامەی کە ڕایان گەیاندێ بەڵام ئەولەویەتیان بەڕاستی چارەسەری ئەم کێشەیە بێ و مەفروزە بۆ کورد ئەمە ئەولەویەتی هەبی و هەموو تەرکیزی خۆی بکاتە سەر ئەوە چونکە بەڕاستی ڕاستە ئێمە کۆمەڵی کێشەی تری جددیمان هەیە لەگەڵ عێراق تا ئێستا بێت چارەسەر ماونەتەوە بەڵام خۆتان نەزانن ئەوەی کە هەموو لایەنەکان زۆر زارن حتا هەندێک با بڵێن بۆ شتی تریش وەکو کەلیمەی حەق باسی دەکەن ئەوەیە کە چەند شۆڕشی کورد لەسەر مەسەلەی کەرکووک و ئەو ناوچانە با بڵێن تێک چۆیان مفاوەزاتەکان نەگەیشتی تا نەتیجە بۆیە گرنگە بەڕاستی کە ئێمە ئیسرار بکەین پێداگیری بکەین و هەوڵیش بدەین تەبیعی بۆ ئەم مەسەلەیە وەکو باسم کرد جیا لەوەی کە ئێستا دەرفەتێک هاتۆتە پێش حزوری بەڕێز عادل عەبدولمەهدی وەکو کەسێکی معتەدیل دۆستی کورد کە من نارم تەبیعی سیاسەتی ئێستای عێراق هەمووی بە قەنەعەتی ئەو بەڕێوە دەچێ و ئیدارە دەکرێت بەڵام حزوری ئەو دەرفەتێکی باشە و ئێمە هەوڵ بدەین تەنانەت بۆ چارەسەری ئەم کەیسە هەندێک جیهاتی تری دەوریش بینینە سەرخەت بەڵێ بەس پێ وایە ئێستا کورد ئەو کارتەی بەدەستەوەی کە جارێکی ترێمە ئەو ناوچانە وەربگرینەوە چونکە پێشتر لە کاتی شەڕی داعش پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان لە سەدا 90 بڵین حوتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێمی کۆنتڕۆڵ کرد و پێ وایە دەتوانین بە گفتوگۆ ئەمە بچینەوە ئەو سنوورە خۆی قوربان ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستان جەنابەت دەزانی طبعاً استفادە لەو فەراغە کرا کە جەیشی عێراق ناوچەکانی بەجی هێشت و نەیتوانی بیپارێزی و هەندێک هێزی پێشمەرگە پاراستی و هەندێک بە شەڕ لە داعش وەریگرتەوە بەڵام دیارە ئەم مەسەلەی مانەوە من پێم وایە لای عێراق ئەوە بە شەکلێکی قاتع یعنی ئەبەدەن مەقبول نەبوو و ئەوان حتمما داوای ئەو ناوچانەیان دەکردەوە سەرەتا بە دانووسان واگەر نەیانتوانی بە یان کورد ڕازینەوە بە دانووسان ئەوان بە بڕوای ئێمە پەنیان دەبردە بەر چەک بۆ چۆڵکردنی ئەو ناوچانە بەڵام ئەوەی کە ڕێگە چارەیە کە عێراق خۆی و هەموو پێکاتەکانی عێراق
دەنجیان لە سەردایەوە هەموو حکوومەتەیەک لە دوای یەکانی عێراق ئەگەر بە شەفەویش بی ئاعترافیان پێکردی ئەوەیە کە ئەم مەسەلەیە مادەیەکی دەستوریە مەفروزە بەڕاستی لایەنی عێراقیش ئەگەر نیەتی باشە ئەگەر دەیەوێت عێراق عێراقێکی شەراکەتی حەقیقی هەموو پێکاتەکان بی و ئەگەر دەیەوێت گەلی کورد بە مافەکانی خۆی بگا و ئینتیمامان بۆ عێراقی نوێ هەبی بەڕاستی مەفروزە ئەمە ناڕێن تەبیعی چی کورد پێی باشە ئەوە بکرێ بەڵام چی ڕاستیە جوگرافیەکانە ڕاستیە تاریخیەکانە مەفروزە هەموو ئەوانە قۆناغ بە قۆناغ بە پێی وەکو باسمان کرد دەستور و پێ و قۆناغانەی کە دیاری کرایە مەفروزە حکوومەتی عێراق استعدادی هەیە بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی ئەو ناوچانە و دوزاریش یەکلایکردنەوەی ئەو ناوچانە لە پرۆسەیەکی دیموکراسی زۆر باشە کاستاس بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە ئەنجامەکان چووکە زۆرێک لە ئەوانەی کە لە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم دابوون یاخود پژی ڕێفراندۆمیان کردووە دەڵێن ئەنجامەکانی ڕێفراندۆم دەتوانرێت کاتی تریش بەکاربێنێت چەندە بەرپرسانە و کاتە دایانور 25 ڕۆژی سربەخۆی و بەشێکیان باسییان لە ڕاگانی دەوڵەتیش دەکرێت بەس پێ دوایە هەندێکیان وەکو تاپۆیکی ڕەش سەیری پێ دوای ئەنجامەکانی ینی دەتوانرێت جارێکتر سوودی لێ وەربگیرێ یاخودنا من پێم وایە قوربان مەسەلەی هەم ئەنجامدانی ڕێفرەپرۆسەکە و هەم نەتیجەکەشی پەیوەندی بەڕاستی بەو حیزبانە نییە ینی حتا ئەگەر ئێمە بمانتوانی ما بگەیشتبانە دووەمەنزڵی سەرکەوتنی ئەم پرۆسەی و قۆناغی ئەم پرۆسەیەش نەهیچ کەسێک نەهیچ حیزبێک ینی بەبەی خۆی نەزانی با ئەوی هەموو خەڵکی کوردستان بوو ئێ و سەتا ئەو نسبەیە بوو کە خەڵکی کوردستان دەنجی بۆدا بۆیە من پێم وایە ئەم حیزبانەش نەمینێ ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر مجتەمەعی دەولی بەداخەوە کە ئیش بە یاسانێ و دەوڵەتیەکان ناکەن و ڕێزی مافی مرۆڤ ناگرن نەتەوەکان ناگرن بەڵام من پێم وایە گە ڕۆژێک لە ڕۆژان جارێکی تر قسە لەسەر چارەسەری کێشەی ئەو نەتەوانەکرا کە بێ دەوڵەتن بێکیانن من پێم وایە ئەمە دەکرێت وەکو وەسیقەیەکی زۆر بەهێز سوودی لێ بیندرێت. باس دەکەین کاکسات دکتۆرە کاتمان زۆر کەمەوە سەبارەت بۆی کە ئێستا لەو توێژەکانمان پێگەمان لاواز بوو لەگەڵ بەغداد چونکە پێشتر باسی دەوڵەتمان دەکرێت ئێستا باسی موچە و نەوتوانە دەکەین. طبعا پێگەی کورد ڕۆژ بە ڕۆژ ینی بەڕاستی یانی کزە بێت بەڵام کەسبوونە پەیوەندی بە زوڵمی عێراق و یاخود خۆمانەوەی نەخێر بە خۆمانەوە هەیە بۆیە ئێمە ئەگەر بێت و ئێمە باسی ئەگەرمادەی سەوچل بکەین ئەوە لە 2010 تا ئەو کاتە لە دەستوراتیایەتی بۆ هەل ببووە لە بینی ئێمە و عێراق حەسم بکرای ئایا سەرکردە کوردەکان ئێوە کاچوون بۆ بەغا داوای چیتان نەکرد داوای پۆستی سەر کۆمارتانە کرد داوای وەزیرە زیایە داوای مدیر عامی زیایە وەکیل وەزیرێکتانە کرد کەواتە ئێستاش کورد بە ئێستا شەوانە کە ئەچنە بەغا بەس باسی ئەوەیەکەوە ئەم 456 میلیارد دینارە نەبڕن بەس باسی ئەوەیە بەس باسی پارەیە باسی ئەوەیە کە ئێستا بچێت 22 میلیارد دلار قەرزاری یعنی بەڕاستی ئێمە واش مالیات سەرژمێریەکە حتا یعنی داتا لە داتا بۆ تاتایەکی ترە گۆڕێ ئەم ڕۆژە داتایەکمانیاتی سپێنی داتایەکمانیاتیە یعنی تەماشای ئەم حکوومەتەکە کە خۆی ئەمەنە لە داتایە هەڵە بکەیت کەواتە هەر خۆت هەڵی لە ئەساسە کەواتە تۆ بەزی بەستە باسی واکەی توانی قەرزەکانی بۆ باتەوانێ بەس باسی واکەی موچەی خەڵکی هەرێمی کوردستان مەپڕە یعنی تا ئێستا من پرسیارم پێ دوایە بەم بارودۆخێک لە کوردستانە چونکە لەو ڕۆژانەش دەست سنوورەکانی دوودارەی تۆخکرانەوە بگەین بە دەوڵەت بوون لە سای ئەم دەسەڵاتە نەخێر قورسە بەڕاستی بڵم هیچ کاتێک دەتوانین بگەین کاتێک دەتوانین کە ئینتیمای نەتەوایەتی بگەڕێتەوە بۆ هەرێ بۆ تاچی کورد سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆرە تافگە ئەحمەد ئەندامی پێشووی ئەنجومەنی نوێرانی عێراق لە سەدوی سەرەکی هەروەها لە هەولێرەوە بەڕێز سعەد خالید وەزیری پێشووتری هەرێم بۆ کاروباری پەرلەمان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ